سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزان، هیوادارم کە هەموو لایەکتان زۆر باش بن. ئالێرەیە لام ماوە تۆزێ قسە بکەم لەسەر یەک دوو مۆزۆع. هیوادارم کە هەموو جارێوا ئەڵێن کە سوودی هەبێ، بەڵام هەست دەکەم کە خەڵک لێ بۆ تۆ کۆمەلگای ئێمە ڕاستی. کێشەیەک هەیە سڵاو سەرچاو و بەخێر بێن یاخوا. بەهەرحاڵ ئەوە هەتوانن دوایی هەموو بەڕێزانێک کە بیانێتوانین گوێ لێ بگرن. پەشێوی شاعیر لە شوێنێکە ئاڵێ شاعیرێ بووم گەروی وشکم بە دوای قومێ ئاوا وێڵ بوو، بۆ بارانی هەر ئاسمانێ نوشتامەوە ئاوی لێڵ بوو. پێمایە و کۆمەلگایی ئێمە بەشێ لە ئینسانە جوانەکانی ئاوایان لاتوە. من لەسەر دووشت قساکەم، یەکیان دزینی شاخی گۆیژەیە لەلایەن دەباشان و قەیوانەوە، ئەویشیان کە بە دووسێ قسە بە دووسێ دێر لەسەری ئەدوێم سووتاندنی ئەو بازاری کەرکووکە لەلایەن دژە ترۆری یەکێتیەوە. عزیزان زۆر سێرە بەڕاستی، ئاخە من تێناگەم دژە ترۆر تۆ چی عیلاقەیەکت هەیە بەسەر ئەوەوە 4-5 کەس ئەنێری لە کەرکووک بازارە بسووتێنن. ئەمە ئیتر پارتی نەیگرتوون تا بێنەوە سیناوی بنەماڵی بارزانیە و ئەو پاراستن ئەوەی کردو. ئەمە حکوومەتی عێراقی ئەڵێ حکوومەتی عێراقی گرتوونیانە کە هەمویان وێنەیان هەیە لەگەڵ وەهاب هەڵەبجەیە و وێنەکان لای میش دەسەکەوێ، هەر کەسی بێوێ ئەتوانێ هەندێکیان ببینێت و بڵاویش بۆتەوە لە سۆشیال میدیای بەڕاستی. ئێستا من گومانەکەم لەوەی هەولێریش کە دوور نییە ئەو بازاڕانی هەولێر کە ئەسووتێن هەر ئیشی دژە ترۆری یەکێتی نەبێت. جا لە کوردەواری خۆمانە هەیە ئەڵێ هین بە خاڵۆی خۆی فێرە. ئەم دژە ترۆریش ڕێگوای لاتەوە بەڕاستی ئازیزان، هەر بە خۆمان نەوێرێ بەڕاستی، هەر بە خۆمان نەوێرێ. ئینا لە دەرەوەی ماڵی کورد دەستی کەلێشک کورتترە. هونەری ئەمە لە چیایە تۆ 4 خوێڕیێنێری بۆ کەرکووک بازارە بسووتێنن؟ تۆ بڵێ ڕۆژێ بێ ئەوەش دەرکەوێت کە بازارەکانی هەولێر کە ئەسووتێن دژە ترۆریەکێتی سووتانە بنی؟ با چاوەڕوانی کەیم زانین چ ڕۆژێک ئەوەش دەرەکەوێت. بەڕاستی ئێمە شەرمەزاریە بۆ یەکێتی بۆ دژە ترۆرەکە یەکێتی. من تێناگەم ئایا ئەم وەهاب هەڵەبجەیە ئەتوانێت بڕێریشی ئاوا بدا کە 4 کەس بڕۆن بۆ هین بۆ ئەو شوێنە بۆ کەرکووک بازارە بسووتێنن، یان پاڤڵ ئاگاداری ئەو قەزیە. ئەمە چ شەڕێکی ئێوە لەگەڵ ئەو خەڵکایکەن؟ ئێوە ئاگاتان لێیە ئەو شارەتان چی لێ کردو دەڤەری سێمانی و گەرمیان و ئەرم بابەتانە؟ خۆزان چیتان لێ کردو؟ ئەوە هەر بە کوتی ویسم لەسەر ئەوە بڵێم کە هەمووتان بزانن کە ئیشی دژە ترۆر چییە، خەریکی چ کارێکی ناجوانمێرانەیە بەڕاستی. داوەشینە لە حەقیقەت. من تێناگەم ئێوە ئەتانەوێ ئەم مێژووە بەرەو کوێ بەرن و ئەتانەوێت چی لێ بکەن ئێوە. ئاوا چۆن کارەکەیە؟ یعنی ئەم یەکێتیە، ئەم پاڤڵ تاڵەبانیە، یعنی ناتوان ئێوە بیرکەنەوە کە ئەم شتانە لە پێناوی چیە ئێوە ئەیکەن؟ ئەمە ترۆرەکەن، ئەو ئەفرێن، ئەو ئەکوژن، سەتان بە هەر هەمووی شۆڕ کردووە، یەکێتیتان نەهێشتووە وەکو حیزب. هیچ کەسێک لە ناو یەکێتیان لە گیان و ژیانی خۆی ئامن نییە. هەموو سەکردایەتی یەکێتی هیچی لە گیانی خۆی ئامن نییە. هەمووی لە ماڵۆ دانیشتووە مەعاشە وەرەکە خوات و چرکەی لە خۆی بڕیوە. هەموو یەکێتی و ئەو ناوچەی درا بەدەست کۆمەڵە چەکداری نەخوێنەوە یەکو پاڤڵ و وەهاب هەڵەبجەی و کوێژ و ئالەم بابەتانەوە. بەڕاستی ئەمە لەمە تێناکەم. ئەمە بالویا بۆستێت لێگەڕم قەیناکەم. باشە گۆیژە ئەوە کام گۆرانیە بۆ ئەیوت ئەم ئێوارەیە زۆر ساردە، شار بۆنی بەفری گرتووە، ڕیشۆڵەکان بەرەو خواردێن تەم باڵای گۆیژەی گرتووە. ئەرێ خۆ خەڵکی سێمانی خەریکە گۆیژەیش نامێنێ. من ێستا بیرەکەمەوە ئەڵێم ئەوەی ساڵی هەفتاکان و هەشتاکان و نەوەدەکان ئەو پیاوانەی کە گروپێ بوون دیفاعیان لەو شارە کرد، ئەو پیاوانە نەماوە لەو شارە. پێتان ناخۆش نەبێ بەڕاستی ئەو پیاوانە نەماوە، بۆیە هیچ کەسێن دیفاع لەو شارە بکە. ئەگەر ئەو شارە یەک پیاو یەک ژن کە هوشیاری هەبێ، یەکێکە هەستکا بەوەی کە بەلابدنی گۆیژە چ بێ حولمەتێک بە مێژوەکەی ئەکرێ، ئەگەر بەڕاستی ئەمەندە هوشیاری تیا بواە ئەبواە ئێستا دەیان هەزار کەس لە خەڵکی ئەو شارە بچوونایە بۆ گۆیژە.
باش نییە تەواوی زنجیر و تایە و نازانم ناوی چییە ئەم هینە ئەم ئالەتانەی کە ئیشی پێکەن و عەزەکەی پێڵەکەن هەمویان کردایە بە گۆڕی بابی جەماعەتی قەیوان و جەماعەتی هیچ و پوچێکی وەکو بەڕێوەبەری قەیوان ئەبۆیە وایان کردایە بەڕاستی ئەبۆیە ئێستا خەڵکی ئەو شارە ئەو 4-5 برایی قەیوان شێخ فاخیر و ئەوان لە هەشوێنەکە بیان گرتنایە هەزار شەقەنتی هەڵبانایە بەڕاستی با چه حەقی ئەوان ئەو شارە ئاوا لێکەن بەڵام یەک کەس قسە ناکەن لەو شارە هەروەکو ئەو شارە پیاویتیان نەما بێ هەروەکو ئەوی ژنیتیان نەما بێ هەروەکو ئەو کچ و کوڕانیتیان نەما بێ کە لە هەشتاکان و هەتا 90 و 60 لە بەرامبەر دەرترین ڕژێمی داژیکەدا ڕاوەستا بوون ئەو پیاوانە چوون بۆ کوێ بەڕاستی یا شەید کران یا هاتنە ئەوروپا یان پیر بوون و تەواو ئەمانە ئێستا خەریکی چین ئەمانە ئێستا هەمووی شوقەی هەیە بۆ سواریە گەبن لە سیتەکە ئێوارە بەیانی تاوەکو عەسرە خەون موچەیەکی خوێڕیانە وەرەگرن بڕۆ سێکسکە بڕۆ ڕابێرە باشە هەموو قوتابخانەکان و هەموو زانکۆکان و هەموو بۆ بە کانگای فەسادی پزیشکەکان هەمووی خەڵکی فەسادی بێئەخلاقین دادوەر هەروایە دادگا هەروایە شاعیر هەروایە نووسەر هەروایە هونەرمەند هەروایە کوان نووسەرەکانی خەڵکی سلێمانی زەحمەت نەبێت ئێوە یەک پیاوتیان تاماوە بەڕاستی نووسەرەکانی سلێمانی کو هەموو شاعیر و ئەمە نووسەر و ئەم هەموو ناتای مێدیاکارە لە چاخانەی شەعب دانیشتن چیەکەن چاخانەی شەعبە هەر چاخۆنەوە جگەڕەیە کێشن و لاتون و شێعرەن کوڵە نەفرن لە شێعرەکانیشتان باشە ئەوە شێعرە ئێوە یەڵێن داوە شوێنیاخۆ بۆچی هونەرمەند و شاعیر نووسەرێکن ئەوە چییە ئەوە چ منتیقێکەم هەتی وێگەیە لە جەماعەتی کێنینە دەنگ نووزەڵێکە کاتی خۆی چایکی بوو لای هەمەی حاجی مەحموودەکەن ئێن هەر بە ماساوچێتی و بەوانە ئێستا خۆی کردو بە سەحابی زۆرترین پارە لە کێمی مایشی بەدەستەوەیە بەڕێزان ئەوەی قەیوانەی کە ئەوە جادەیەکە لێ ئەدەن بۆ نازانم کوێ لەبەرەوەی قەیوان 2000 دلاری باتی باشە چەندین ساڵە ئەمە لەو کێنێنە ئیشەکامەتی و دەنگ نووزەڵی پیسە تەنها بە پارە کارەکە بۆ ئەم و بۆ ئەو قەیوان هەچێکەکە یە دانیشێ راپۆرتێکەکە بڵاوێکاتەوە پاسا هێنێتەوە بۆی قەیوان 2000 باتی مەریوانی حاجیجە ماشتێکەکە پاسایتە بۆی 2000 دلاری باتی باشە یەن پاسە بۆ ئەمان ناهێنەوە پێتخواوە میلەتە کاکە جارێ چی ئارام مەحمەد بۆ قسە جا کاکە خۆنەوە قسەکرد قوڕگم پێوە نەما قسەی چی برایشینم ئەیلەوە ئێوە لە سێمانی دانیشتن هەمووی لە چیتەکە خۆنەوە خەریکی ڕابواردن و سێکسن ئارام مەحمەدیش خوێنی خۆی لە کاسە کردووە هەموو ژیانی خۆی داناوە ئێ خۆ چرکەشان لێوە ناوە ئێوە بەشەرن کاکە خۆرە ئینسان نییەوە کاکەجان یعنی ئەم شاخی گۆیژەیە ئەم هەموو شۆفڵ و حەفاریان تێبەراوە پاڤڵ و جەماعەتی قەیوان ئێوە چرکەتان لێوە نایە خەڵکی سلێمانی ها حەقت لێتان نایە ئێوە یعنی ئێوە دە پیاوتانتیانی لە بەرامبەر ئەمان ڕابوەسێ یعنی ئێوە سەژنتانتیانی لە بەرامبەر ئەمان ڕابوەسێ شارێکی 1.5 میلیۆن 10,000 ناب 10,000 ئینسانیتیان نییە کە هەست بەوە بکا کەچی لەو شارە یاگوزەرێ کە چۆن ئەو شاخەکە کە یادگاری هەزاران ساڵی ئەو ناوچەیە هەڵ یە کۆڵن ئەیکەن بە فێرلاو ئەیکەن بەشتی تایبەتی بۆ خۆیان و ئەیفرۆشتنەوە سبەینێ ها وڵی سەمەرەیە بە قورئان بە ذاتی خوا ئەوەی لەو سێمانە ڕوایە لە حەو قاڕێ هەشت قاڕێ دنیا بەڕاستی ڕوونادات عزیزان هەر ڕوونادا بەڕاستی باشە سەرانی یەکێتی ئەی خەڵکی ئەو شارە ئەی ئەندام و کاکت یەکێتی ئێوە ئەم پاڤڵە بۆ لانابن کاکە ئەی هاوار کاکە خۆم پاڤڵن نە سیاسەتەکە هیچ شتێ ناکە ئەم کابرای کاکە ئەوەتە بە تراکسودەوە ڕۆژەوە بۆ ئێران کاکە بە تراکسودەوە لە سێمایەتە بۆ تەعزیەکەی ڕئیسێکی ئەوەی جمهوری ئیسلامیە بە تراکسودەوە ڕۆژەوە کاکە بە کالەوەیە شێت و شەبر و داما و قوربەسەر هەر خەریکە ئەو ئەگەر پاڤڵ نەبێ کێ توانێت گۆژە بەرێت قوبا تاڵەبانی تۆ بۆ قسە ناکێ زەحمەت نەبێ ئەو شاخە ئاوا لێکن جاده بن بۆ نازانم فڵانی قەیوان و ئالم بابەتانە یاتانە ئێش هەڵکۆڵن ئەمە جادە هێت و شەرەفتان هەموو ناوسکی ئەو گۆژیان هەڵکۆڵیوە گۆرە باوەڕکە ئاها سەفەرێ وتم هەست بە شەرمەزەیم کە کوردم کەچی خەڵک دانیشت و سوکاتیانە کورد باوکم وەڵڵا کورد بوون عیبە بە قورئان سەرۆک ئاپۆ کە ئەڵێ کورد بوون نازانم چی و ڕاکرد لێی نامردی وەڵڵا ڕاکردن لێی مەردایەتی کرۆ چ میلەتێکە کاکیش ئەوە چی میلەتێک ئەوە چی میلەتێکە کاکە یعنی چی ئێوە قسە ناکەن ئەو شاخە تەختەکەن ئەلعان ئێستا شاخەکەتان نامێن تەختێکەن ئەی بەر کاکە ئەیکەن بە ڤێلا و بە خان و بە نازانم فڵانە فیسەر و ئەلم بابەتانە بۆ خۆیان آخر 4-5 برای سوال کرد کە وەکو هەزار جار باسم کردووە شێخ فاخیری قەیوان و براکانی ئەم عایلە فاسدە ئەم عایلە دوور لە ڕووی ئێوە بێشەرەفە باشە ئەم عایلەیە کە وەکو زەرو دەمەنجنتە خوێنی ئەو خەڵکە یعنی هەزار پیاونی لەو شارە بچی ئەم برانە بەتە بەر شەق بڵێ ئێوە بۆچی واکەن یعنی باشە ئەم هەموو پێشمەرگە لە کوردستانە هەیە ئەم هەموو چەکدار و مەکدارە یعنی 100 پیاوتانتیان نییە پەلاماریان بدەم بڵێ ئێوە بۆ واکەن لەو شارە
آخر شيخ فاخر بقي يك تاك جسمه يك تاك جسمه شيخ فاخر شيء أتوانا شاخي جوجة عوالي بكا أي بابو قبري باوشي أم همو بارو سامان وأم همو شاخو داخل كاكا أجر بافل لبشتينية أجر دباشان لبشيرانا وساوا كاكا كي شيخ فاخر شكريك عاصم بتواني ولاتك آوا طالان كولاتي آوا بتزيد شو ايوه ادب جا خلق شركه قال عيبه كاكا تخوا ورز بكده كاكا جنابي اقسم كي هو الشيخ فاخر وتو برز وقسم كل برزي كاكا ابي الشيخ فاخر بقري اساب بتشكوش بيلاوكي بدميا بخوا بقران ابي اوايدك كاكا اخر ابو اخلاق والشرف يا كبوم عائليه كاتي خوي لما زاد خانه كاكا والله بانكيان فروش بخوا بقران بدي رشنا في برد هبو اهجنا فقي جناني فقي ودامه باشنيان اواد شقيه بر اشن حمام ببرتيك وتنك بتانا ابدان افروش كاكا اللفكان افروش لاشين وكو كابري غوري فروش بلاك هيدا بقران بخوا والله اللفكان افروش كاكا معقول اذا الشيخ فاخر بو ببياو ها دومنا الاستماع اتوان لك حسن شقيت يلبن بقران او تشي كاكا اخر كاكا ايه هو اخر تشي شيخ فاخر كاكا بخاتي اخوان ها والله بافل لما عمدو سياسالا كتو بزور بوي بسروكيتي اشو بلا ميجويكي تشابلو بيس بو خود نوسيه و حتى كل ما بين نفرتي اللي اكا حتى كل ما بين بنعلتي اكا حتى كل ما بين تو بيدي امر جانا اكا كتو تشبلاي بو خلشي او شارع باشا برا رجلا طالبين تو شي برو دكدو اي هاوار كل هيرو قرباسه تو شي برو دك كاكا اما بو دسنا خسبينا قاقي بهلا لا الشام كداي بو هنما يا ام كابري براسي ام بلاي شي انا بو شاري وكاك ورا جويجه بتزي جويجه شاخ بتزي شاخ بافري جلا طالباني جالان كذا بافر بلا كاكا من اقام ليني اگر تو بو بري كان اجي بافر جلا طالباني ده اگر يكتوس بياوتي تاع بافر طالباني اگر بقي سر دزي الشرف هي اگر ابروت هي اگر كرامته هي بافر جلا طالباني مريد من تسكتو سركي كتير قندلو شرا خوتي كسي تنيا بخوا اگر اون الشرف هي برو لو شوفوا حفاري بلا زحمه النبي برو سري شيخ فاخري قيوان سري كبا غوري بابو اجدو ابي اگر بياوي بعمل يرو هاوار كان بلن بشي بافل طالباني باشا بعمل يرو هاوار كان بلن بخوا بافل شي زوز بياوانو جواني كر هل بجي ده اگر بياوي بك زحمه النبي باشا يبو شوي بك كان بارانا اي كي امش ام جوجيش افروش نلقى الشيخ فاخر او 650 مليون كبيا كيتو اي بي بو دبي لويج ليدا سن ايبن يبا خوا كستن نايخون بخوا نبنا ماري بازاني افهم باريان دزيو ايخون بخواني ايوج ايخون بو شوي بن كاكي ايو بو شوي ابن ايو ام باري كاكي عليشي بداخو بو او شارع اما ما مصاي زانكو همو ما مصاي زانكو يا اخي بويا زانكو كتان همو زبل هيج برهمنا هنا باش نفهم ديان كسن ناسم دكتوره كشي نخونه ولا الدكتور بتون نخونه والي كاكجن ورا ناس انتو مهندسي كشي نخونه والي حاكمه لقل جودش كاي بي غرو زرته همو باريزره همو نخونه ولا شكبو همو من ما مصاي زانكو هيك اي ناس صعوبتهم لقلاكا عليك اقرم على كاغرام بيش امتحان كشان سنشيه كنشن على ما مصات سنابا كتنبري حزكم شوان اقصى لقلاكم اي لو ما مصالو تلبيه ها كشان داوي سنابا كان لما مصاي زانكو داوي سنابا كان لما مصا كان اخوان بو شو دانش دقل داني بيك وبو اخوان ترتيبات كان او ما مصا كتابيه كاكا اي والله كشغتو هدرشي بقران او بويا كومال جاي اما هاتشي كشو كره هم بو دكتور خوشويسان هم مهندسه تمزنا هم دقل دانا هيجي مكتب هناك بخونيتو من برا بلا ولا من دراسه كم شون خونيه كم صحيه كم الم بابتهم ما مصاجين سنابا كتنبري وشي تبع قربان والله حزكم شلون ابو خما دقل دان كين بيكو ترتيبات والم بابتهم اي بس والله سنابا كياتيو الامتحان قادر يجيني كروتشي وكومرجا ابو خاتي خو في غمر كل هاورا كومرجا اي بواتن يتقاك والله ابون بقومي لود بقران اي والله اخو غزبت عندي جا اخو خزب شي قلت له اخو شي ثاني قالوا زيات او تن على استان ما او تان ما نشاق تان ما ابو تان ما بروح هاتشي كشي كاك جان معقوله سيخش بيك وشن بو سيخش شو سي اوريك وتنك عزيزان سيخش بيك وشن بو سيتك بو باخي والله يسير بقران جاوب اكو داك شان علين بقول بنت اخوك شكان من بيك وهسي كان ارونو هيش كشي كان نيو خشك جوركي اجيل وسطك اجيل سكولك يترو نايزن هسي كان بيك وصلح يعني كدوا ريكوتن بيك وشن بمداوده او هم لامي ببلغ بقران باشا كاكا ايه اما كومرجا كاي ام كومرجا ايه ما يسبس خلي شيء اما كاكا لهوليرو عشان بو نازل مجادي شقلا ومقلا وباخ كان ايه لبعدين شهر بها ماشكل جندي لبناني لسه ما يشهر بها همان جوله كاكا بقران او موسى او بويا كاكا او خلكا
شتێک ناکە لە ڕاستیەکە هیچ شتێ ناکە هەر لە نیوەڕۆی لێ تەلەفۆنێکەکە خاڵاوە لە چێ وڵاوەتەم لە نازام چێ کوڵەوەرە باشن بۆچی تێک ئێستا یەک تێکەڵەکەین بەسەر ئەمشەو تێکەڵەکە چییە وڵا سێک شەبەیەکەوە نازانم کە عەرەب و فارس و کورد و نازانم چی ئەلەمەوەتە خەریکی تێکەڵەنەوە کاک جاران لە سەردەمی ئێمەمانە تێکەڵە محەلەی پاقڵەوە بوو برای من وەڵڵا محەلەی پاقڵەوە بە قورئان بۆمان نێکڕا جارێ بۆچین لە جادەی مەولەوی محەلەبی کتاب زۆر خۆش بوو لای بانکەکە ئەوسەرەوە پێشەوەی بگەێتە هین حەجی ساڵحوانە ئەچین پارەکەمان پێ نەبوو هەر پار محەلەبێکمانە خواردەکە ئێستا تێکەڵە کچێکن بەسەرەکەکیجان کاکە تۆ بدەوێ هەر کۆمەڵگایەک ئاوای لەکەی ئاوای بەم دەردەی بەرە کاکە هەر کۆمەڵگایەک کە پیاویتیان نەبێنێ ژنیتیان نەبێنێ ئینسانی ئەوەی کە خاوەندایەتیکە لە نیشتیمانەکە لە ئابڕۆکەی تیان نەبێنێ ئاوای لێکە تەربیەکەی بکە بە ئینسانی بێئەخلاق دادوەرەکەی بکە بە ئینسانی بێئەخلاق مامۆستای زانکۆ بێئەخلاقکە پزیشکەکان هەمی بێئەخلاقکە بەشێ لە مامۆستایانی ئاینی هەر خەریکی ئافەتن و خەریکی ئەرەم بابەتانن کاکە گیان هەمیان ئاوا لێ بکە نووسەر و شاعیر و ڕۆژنامەنووس و مێدیاکار بکە بە ئینسانی خوێڕی باشە بەس بۆ پارە بنووسن و ئەرەم بابەتان ئێوە کۆمەڵگای ئاوای لێ عەزیزانی من کۆمەڵگا شتێکی عەجیب نیە کاک کۆمەڵگا داڕوخاوە کۆمەڵگای باشووری کوردستان هیچ ئەخلاقێتێکی تیان نەماوە کۆمەڵگای باش باوەڕکە چاکیش نابێ ها مەگەر ئەوەیە کە ئەمانە ڕاماڵی بنیاتی بدەیتەوە ئەگەر ناو کۆمەڵگای بەڕاستی چارەسەر ناکرێ خۆشەویستانی من بۆیە عیبە بۆ خەڵکی سلێمانی بەڕاستی عیبە عیب کاکە ئەوە تاش پاڤڵ و شێخ فاخری قەیوان و ئەم خوێڕی توێڕیەی دەوروبەری فاخر هەڵەسن کاکە ئەم شاخیان کوناو دەرکردووە هەر هەمان تەخەکە ئیچیان تۆ شاخەوە ئەی هاوەر کاکە ئینجا ئێوە بۆ خۆتیش بۆ خۆشیانە بن خۆنی بڵێ وەڵا ئەمە بنمونە بۆ مڵکی گشتی و ئەیخەنەوە خزمەتی گشت نه هەمووی بۆ خۆیانەکەن بە پارە کاکەیان هەتا ئەو سەری ئەو شارە هەمویان وێران کرد هەمویان دزیە کاکەیان بەڕاستی عیبە بەڕاستی عیبە بۆ خەڵکی سلێمانی جارن چی شاری ڕۆشنبیری کۆلە شاری ڕۆشنبیری لەسەر سم و مەمک بۆ خۆی شتە نووسێ ئێستا شاعیرەکان هەمووی شاعری بۆ مەمکوشتە نووسن هەمووی درۆیە کاکەیان خۆکوە ئێمە مەحویەکمان تیاڵەکەوێ ئێستا نالیەکمان تیا هەڵەکەوێ ئێستا کاکە شێخزایەکمان تایە ئێستا لە هەجووە کاکە هیچمان تیانی شاعیر نووسێکی کورد شاعیر نووسەریمەوە کاکە باوکم بە ئەڵڵا حرمەتم بۆ ئێوە هەیە خۆشەویستان قەسەم بخوا لە باشووری کوردستانە لە پزیشکی کورد لە دادوەری کورد لە پارێزەری کورد لە مامۆستای زانکۆی کورد لە شاعیری کورد لە نووسەری کورد لە ڕۆژنامەنووسی کورد لە میدیاکاری کورد سەخیفتیتیانی باوکم بە ناموسم کۆمەڵگای کوردی هەرە سەخیفەکەی ئەوانەیە کە من باسم کردووە هەرە بی ئەخلاقەکەی ئەوەیە کە من باسم کردووە هەرە بێ شەرەفەکەی ئەوانن کە من ناومێناون بابا دێ کۆمەڵگای ئەمانەی وابێ ئیتر خۆ خەڵکە داماوە قوربەسەرەکەی بەر مزگەوتی گەورە و بەر شێخەوڵا خەریکی عەرەبانە و کرێکاری و قوربەسەری نانیان لە برسا ئەمرن وەڵاوانە هیچ چقۆریشەکەن بەسەری خۆیان ناکاکەش بەرحاڵ من قسە ناکەم لەوە زیاتر ئەوە هەرویستم لەسەر ئەوە هەنێ قسە بکەم کە ئەو گۆژەیە ئاوا ئەدزن بەڕاستی خۆ من تازە سلێمانی و گۆژە بە من چی من زەبێ بە 30 ساڵ ئەو شارم نەبینیوێتەوە تەمەنیش ئەڕوا وردە و کۆتایی پێ لە حەقیقەتە بە غەریبی لێرا بۆ خۆمان ئەمرین و لە شوێنەکە ئەمان نێژن و تەواو ئەگەر مەیتەکەمان بێنەوە بمان بنەوە بۆ پێنجێن ئەوە ماڵیان ئاوا بێ هەر ئەومان پێ بڕێ لە حەقیقەتە بەڵام بەڕاستی بۆ خەڵکی سلێمانی زۆر عیب و شەرمەزاریە بەڕاستی بمرن باشترە کە من لێرەوە ئابەم ڕۆژە دائانیشم لێرە ئەو قساناکەم کەچی ئێوە ئەوەی پیاون ئەو قسانە بکەن ئەتان خۆن بە قورئان ناتان خۆن واللهی ئێستا ئەتوانن 15,000 کەس 20,000 کەس لە کچ و کوڕ و مناڵی ئەو شارە هەسن بڕۆن بۆ گۆیژە سەری فاخیر کەنە قەبری باوکی خۆی و براخێڕی بێشەرەفەکانی ڕسوانکەن ئەم بنەماڵی بێئەخلاقە کاکە بنەماڵی فاخیر بنەماڵێکی بێشەرەفە بنەماڵێکی بێئەخلاقن بنەماڵەیەکن کاکە خوا ناناسن کاکە نەتەوە نیشتیمان ناناسن ئەم بێشەرەفانە ئەڵێ حوتن هەر پارە ئەدزن هەر خەریکی دزینی ئەو وڵاتەن بشن سەیخەنە قەبری باوکیانەوە کاکە بڕۆن مەهێڵن ئەو شاخە ئاوا لێ بکەن بێدەنگی ژە بە نمریشتان ئاوا شۆڕەکەن کەیفی خۆتانەوە تەواو من قسەی خۆم کرد بۆ مێژوو ڕێی خۆم وت تەواو خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام ئەحمەد حرمەتم بۆتان هەیە لەم ڕۆژانەیە لەم شەوانەیە ڕەنگە سبێشەوە یا دوو سبێشەوە کاتم هەبێ بە لایڤێک گیەم لایڤەکەم ڕەبتی بەسەر کۆمەڵێشتەوە نییە ئەم لایڤ ئەگەر هەمووتان بەشدار بن زۆر بەسوودە بۆ هەمولایەتەن بۆی پێ لە ڕوانگەی ئەو بەحسانەوە کە من ئەیکەم بزان کۆمەڵگاکەتان چی بەسەر هاتووە هەر ئەوەنە دەیخواتان لەگەڵ و خوا پشت و پەناتان بێ خۆشەویستانی من سەرچاو